من هیوا محمود لەدایکبووی ساڵی 1990 زیاتر لە 5 ساڵم کاری سەرتاشی یەکەم و بیرۆکەیم ئیشێکەم بێم ئیش بۆ ئەم کرێکار و کەم دەرامەت وێژاری ناو بازار بکەم لەوانەیە هەرێکێک لە ئێمە بە قۆناغێکا تێپەڕی بێتین کە هەژار بوو بێتین وەکە ئێستا خۆم خاوەنی پیشەیەکەم هەوڵم ماوە لە ڕێی کارەکەمەوە خزمەتی ئەمانە بکەم زیاتر لە 2 مانگونی بۆ 3 مانگە بێ من لەناو بازار ئیش بۆ ئەمانەکەم هەرجارە و لە جێگەیەک هەرجارە و لە شوێنێک بزانم لە هەر شوێنێک من دایم لەناو سیارەکەمە ئاشیایی سەرتاشینم پێیە لە هەر شوێنێک کە بزانم ئەو فەقیر و کەم دەرامەت وێژاری لێ من ڕاستەوخۆڵەوە شوێنە ئاوەستم کاری بۆکەم من هەرۆڵم نەتوانایە ئەو نە هاوکاری بکەم لە ڕێی کارەکەمەوە. و خەڵکانێکی زۆریش پاڵپشتمانن لەم کارەیە زیاتر دەستخۆشیمان لێکەن کە بەڕاستی کارێکی مرۆڤانیە من هەر ئەو ناتوانم کە بڵێم ئەرکێکی مرۆڤانەیە لەسەر هەمومان هاوکاریان بین کە ئێمە هەمومان هاوکاری یەکتر بین هەمومان دڵخۆشە بین وە خۆشیان زۆریان پێخۆشە منم کارەیان بۆکەم لە ڕێم کارۆم نتوانم و خزمەتیان پێ بگەێنم. Lekker zijn we